عزیزان بەردەوام دەبین دەچینە تەوەری سێمی پرۆگرام دیارە لە هەڵەبجە سیمپۆزیۆمێک لەبارەی مێژوو شێوەزار و پێکۆژیانی کەلتورەکان بەڕێوەچوو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە لە سیمپۆزیۆمەکە و بەڕێوەبەری سیمپۆزیۆم بووە زۆر بەڕێز جەلیل عەباسی ئاڤێستەناس و بەڕێوەبەری سیمپۆزیۆم لە هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادە دەبێت. کاکە باس ئەم کاتت باش بێت دەمەوێت پرسیاری دەستپێکم لەوەوە بێت گرنگی ئەم سیمپۆزیۆمە و ڕێکخستنی لە چیدا دەبینەوە؟ ئەم کاتێ ئێوەش باش با پێشەوە ڕوونکردنەوەیەک بدەم. بەڵێ من بەڕێوەبەری سیمپۆزیۆم نەبووم، پانێلیست بووم، بەڕێوەبەری یەکێک لە پانێلەکان بووم. بەڵێ سیمپۆزیۆمەکە بە هاوکاری دوولایانەی زانکۆی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە کرابوو. ئەوەیان کە فەرمووت بەڕێوەبەری سیمپۆزیۆم بەرحاڵەوە ڕوونکردنەوەیەک بوو. وەکو ئەزانین هەڵەبجە پێکهاتەیەکی هەمەڕەنگی تێدایە. پێکهاتەی هەڵەبجە یەکدەست نییە. هەڵەبجە کۆمەڵێک فەرهەنگ، کۆمەڵێک زمان و زار، کۆمەڵێک عادات و تەقالید و کۆمەڵێک ڕەنگ و دەنگی ئێتنیکی جۆراوجۆر لەخۆگرێ. لە دێر زەمانەوە ئەمە لە هەڵەبجەیە هەبووە تا ئێستا پێکەوە هەڵیان کردووە، پێکەوە ئیشیان کردووە، پێکەوە لەم کۆمەڵگەیە ژیاون. من لە بەشێک لە قسەکانمان دوێنێ گوتم ئەبێ بە کوردستان و بە تایبەتی بۆ نمونە بە هەڵەبجە بوترێ وڵاتی 72 میلەت، وەکو ئەوەی کە بە هەند ئەڵێن بە هندستانە وترێ وڵاتی 72 میلەت، چونکە هەڵەبجە ڕێک تەمسیلی ئەوەی کردووە کە خەڵکانێکی جۆر بە جۆر لە ناوچە جیاوازەکانەوە بە فەرهەنگێکی جیاوازەوە بێن و لە هەڵەبجە بگیرسێنەوە و پێکەوە کۆمەڵگەیەکی پڕ لە ئاشتی، پڕ لە ئاشتەوایی بنیاد بنێن و پێکەوە بژین. بۆیە ئەو سیمپۆزیۆمە زۆر پێویست بوو و ئەکرێ بڵێن تەنانەت حتا ئەوە وڵام دەرەوەی ئەو هەموو عۆمقی فەرهەنگیە نەبوو کە لە هەڵەبجەیە هەیە و هیوادارین لانی کەم ڕچەشکاندنێک بێ، کلیلێک بێ بۆ کردنەوەی دەرگایەکی زیاتر بەڕووی ئەم چەمکەیە. بەڵێ کاک عەباس بە شێوەیەکی گشتی چەند بابەتێک لە سیمپۆزیۆمەکەدا باس کرا، ئەو تەوەرانی باسی لێوە کراوە، خۆیان لە چیدا دەبینیەوە؟ بابەتەکان ئەکرێ بڵێن ڕاستە جیاواز بوون و بە تێڕوانین و دنیابینیەکی جیاواز نووسرابوون، بەڵام هەر هەمویان یەک ئاراستەیان هەبوو. یەک لە بابەتەکان بۆ نمونە پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنی زمانەکان بوو، یەکیان تێکەڵبوونی سەرجەم ئەو خەڵکە جۆر بە جۆرەی بوو لە ناوچە جۆر بە جۆرەکانەوە هاتبوون، یەکیان باسی دین و ئاین و ئاینزاکانی کە لە هەڵەبجەیە دووبارە پێکەوە ژیاون، هەر هەمویان ئەیانویست ئەوە بسەلمێنن کە بەڵێ لە هەڵەبجە پێکەوە ژیانی ڕاستەقینەی پراکتیکی هەبووە، بەڵام ئەگەر لاوازیەکی هەبوو بێ ئەبێ بگەڕێن بۆ هۆکارەکەی و دووبارە بگەڕێن بۆ دۆزینەوەی هاندەری زیاتر، پاڵنەری زیاتر و بۆ ناساندنی زیاتری ئەم کەلتورانە لە دەڤەری هەڵەبجەیە. بەڵێ چۆن کار لەسەر و پاڵنەرانە بکرێت لە پارێزگای هەڵەبجە؟ لە بەشێک لە قسەکانە وترا کە ئەگەر بمانەوێ ئەو پێکەوە ژیانە زەختر بکەینەوە، بەرجەستەتر بکەینەوە، بۆ نمونە ئەبێ مامۆستایەکی ئاینی بە نمونە هێنرایەوە بڕوات و بتوانێت سەرنجام بخوێنێتەوە کتێبی پیرۆزی ئاینی یاری و سەیدێکی ئاینی یاری ئەبێ بڕوات و بتوانێت کتێبێکی ئاینی دیکە بخوێنێتەوە، واتە پێشەوایانی پێش هەموو شتێک هەر هەموو ئاینەکان دەست بنەنە دەستی یەک و بتوانن یەکتر قبول بکەن، یەکتر بناسن، تێبگەن لە یەک کە ببنە هەوێنێک بۆ ڕۆشنکردنەوەی خەڵکەکە و بۆ سازدانی زەمینەیەکی لەبارتر. ئەوە یەک.
دوو ڕۆشنبیران و نووسەر و شاعیر و تۆژەرانی ئەم دەڤەرە بە هەر هەموو بەش و ئێتنیکە جیاوازەکانیەوە دووبارە بێ دەست بدەنە دەستی یەک و خەڵکەکە پەروەردە بکەن زیاتر بتوانن ئێرادەیەک ڕێک بخەن لە ناو جەماوەری هەمەلایەنەوە هەمەڕەنگی ئەم خەڵکەیە کە نەک ڕەنگەکان بکەنە یەک ڕەنگ یا دەنگەکان بکەنە یەک دەنگ بەڵکو بەستێنێک دروست ببێکە هەموو ئەو ڕنگانەوە هەموو ئەو دەنگانە پێکەوە ببنە ئیرادەیەک بۆ بەرەو پێشبردننی ئەم پێکەوە ژیانە بە شێوەیەکی جدیتر و ڕاستەقینەتر. بەڵێ کاک جەلیل لێستادا و ئیرادەیە هەیە لە ناو پێکاتەکانی هەڵەبجێ لە ناو ئاینزاکانی هەڵەبجەیە؟ ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان پێش هەموو شتێک ئەبێ بڵێم لاوازە ئەو ئیرادەیەکی لاوازە ئیرادەیەکی گشتگیر نییە ئیرادەی کۆمەڵێک کەسەکە بە پێی ڕێژەی خەڵکەکەی کە بە پێی ڕێژەی کەسایەتیەکان هێشتا کەمە بۆیە ئەبێ تامین بدرێ گشتگیر بکرێ و بکرێتە فەرهەنگی وەکوڵێن عامە واتە فەرهەنگی گشتی واتە ئاوەزی گشتی و سەرنجام ئیرادەی گشتی. بەڵێ دیارێکێک لە تایبەتمەندیەکان یاخود سیماکانی هەڵەبجە مێژووی بێکەوەژیانەوە بەکارهێنانی ئەو فرا شێوەزارەیە لە هەڵەبجەدا و کە یەکێک لە تەوەرەکان بەکارهێنانی شێوەزارەکان بوو. لەسەر بەکارهێنانی شێوەزارەکان لە پانێڵەکەدا چی خرایە ڕوو هەروە دەرئەنجامەکانیشی چی بوون؟ ڕاستە شێوەزاری زۆرمان هەیە لە هەڵەبجەدا کە لەگەڵ یەک تێکەڵ بوون و لەگەڵ یەکی ژیاون بەرحاڵ بە لاوازی بێ یا بە هەر جۆرێک بێ ئێمە دوێنێ باسی سێچەمکی وەکو عەرە بەڵێ تەعایش و تەسامح و تەساهولمان کرد کە ئەبێ ئەو تەسامح و تەساهولە هەر هەمووی بگۆڕدرێ بە تەعایشی ڕاستەقینە. بەڵێ ناونیشانی خودی سیمپۆزیۆمەکە ئەوە بوو مێژووی شێوەزار و پێکەوە ژیانی کەلتورە جیاوازەکانی هەڵەبجە. بەڵێ باس کرا لەسەر ئەوەی کە بە هەر هەموو وە پێشنیار کرا تەبعاً هەر هەموو ئەو دیالکتانە کە لە دەڤەری هەڵەبجەدا کاریان پێدەکرێ دووبارە ئەوانش بخرێنە با بڵێن ئاراستەیەکەوە نەک قاڵبێکەوە بخرێنە ئاراستەیەکەوە پێش هەموو شتێک بۆ بنیادنانی زمانێکی ئێستا یەکگرتووی پێدەڵێن نیشتمانی پێدەڵێن زمانێکی ستانداردی پێدەڵێن هەرچی بەڵام بەرحەڵ بکرێ پێی بوترێ زمانی کوردی زمانێکە هەر نەک تەنیا و تەنیا هەڵەبجە بەڵکو لە هەموو کوردستانی گەورەیە برەوی هەبێ کاری پێ بکرێ و هەموو کوردستانیان لێی تێبگەن کە بەداخەوە تا ئێستا ئەمە نەکراوە و ئەبێ ئێمە بگەڕێن بە دوای هۆکارێکە پاڵنەرێکە هەندێرەکە بۆ دروستکردنی ئیرادەیەکی سیاسی کۆمەڵایەتی مادی و فەرهەنگی بۆ دروستکردنی ئەم زمانە کە ئەکرێ ئەمەش لە هەڵەبجەوە دەست پێ بکرێ. بەڵێ ئەمە پێویستی بە چ پلانێک ئەوانی کاتوانن ئەمە بکەن کێن؟ یەکەم نووسەر و زمانناس و ڕۆشنبیرەکان ئەمە لانی کەم وکو لایەنی تیۆریەکەی بەڵام بۆ بە پراکتیکیکردنی یەکەمین بەرپرس یا ئەرکی یەکەم ئەکەوێتە ئەستۆی دەسەڵاتەوە ئیتر دەسەڵات بە هەموو چمکەکانیەوە دەسەڵات وەکو بۆ نمونە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ئاینەکان کاروباری ئاینی هەموو خوێندنگاکان هەموو ڕاگەیاندنەکانی چ ئەهلی چ حکومی و خودی ئەنجومەنی وەزیران واتە خودی قیمەی سەرۆکایەتی حکوومەتی کوردی ئەمانە هەمویان بەرپرسن لەوەی کە هۆکار بن پاڵنەر بن و پشتیوان بن بۆ دروستکردنی ئاوا بنەمایەک. باشە بە شێوەیەکی گشتی وەکو لە سەرەتادا ئاماژت پێدا ئەم پانێڵە چەند بابەتێکی فرەلایەن چەند تەوەرێکی فرەلایانی لە خۆگرت بوو هۆکاری ئەم فرەلایەنیە لە سیمپۆزیۆمێکدا بۆچی دەگەڕێنەوە؟ سەرەتاش وتمان هەڵەبجە ئەکرێ پێی بڵێن کۆمەڵگەیەکی فرەلایەن کۆمەڵگەیەکی مختلف
ئەوەش ئەخوازێ کە تۆ بابەتەکانت یا تێڕوانینەکانت یا سەرنجەکانت فرەلایەن بێ. سمپۆزیۆمێکە 6-7 کەس بەشدارن، ئەم 6-7 نخبەیە، ئەم 6-7 ڕۆشنبیرە یا نووسەرە هەر یەکە لە تێڕوانینی خۆیەوە بۆ بەشێک یا بۆ چەمکێک یا بۆ ڕەهەندێک لە ژیان لەم کۆمەڵگەیە ئاڕوانێ. بۆیە بابەتەکان فرەڕەهەندن، فرەلایەنن و من پێم وایە ئەگەر هەر هەمووی یەک ئاراستەی هەبا و بە یەک تێڕوانین بیری کردبایەتەوە سیمپۆزیۆمەکە جوانی خۆی و گەورەی خۆی لەدەست دەدا. لە حاڵەتێکە ئەتوانین بڵێن ڕازین دڵمان خۆشە بە سیمپۆزیۆمەکە یا ئەنجامێکی دەبێ کە تێڕوانینەکان فرەڕەهەند و فرەلایەن بن، ڕێک وەکو پێکاتەی خودی ناو دەڤەرەکە. باشە کاک جەلیل لەو سیمپۆزیۆمەی کە ڕێکتان خستە بوو خۆدێکێک بوویت لە ئەنجامانی سیمپۆزیۆمەکە و یەکێک لە تەوەرەکان هی تۆ بوو. بەگشتی و بە دیاریکراوی گەیشتنە چ نەتیجەیەک چ ئەنجامێک لە سیمپۆزیۆمەکەدا؟ کێشەی ئێمەی کورد ئەوەیە هیچ کات ناگەینە ئەنجام لە هیچ کۆڕ و کۆنفرانس و کۆنگرەیەکدا. هەمومان نەزانین هەر کۆنفرانسێک، هەر کۆنگرەیەک، هەر سیمپۆزیۆمێک ئەبێ ئەنجامێکی هەبێ، ئەم ئەنجامەش ئەبێ ڕابگەیەنرێ. سیمپۆزیۆمەکەی دوێنێش لای ئێمە هەروەکو هەموو ئیشەکانی تری کوردی زۆر بەداخەوە تەنیا و تەنیا بە پێشکەشکردنی پانەلەکان هەموو بابەتەکان و بە بیستنی چەند سەرنجێک یا چەند پرسیارێک کۆتایی هات بەبێ ئەوەی هیچ ئەنجامێکی هەبێ. هیوادارم بە دەردی کارەکانی پێشووتر نەچێ و ئیشی لەسەر بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەنجامێکی هەبێ بە نووسرا و ئەنجامێکی چوارچێوەداری مدەوان کە بتوانین ئیشی لەسەر بکەین، بەڵام بەداخەوە نەیبوو. بەڵێ جەلیل عەباسی ئاڤێستاناس، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئێمە.